کوچبەران و بێسەرۆشین بوونەوەن و خەندەقینەوان هەموو قاچاقچینە قاچاقچین بە مرۆڤان کۆ جێهێداخەیە بەشێکی زۆرێشواناژی کوردن هەیکە ئێکیش ڕزگار بوویان گوتی ئەو بێویژدانن 5 ڕۆژان نان و ئاو و چ تشتێ دەسان نەکەوتیە ئێکیش کەس و کارێن قوربانیان ji bo Kurdistan 24 dax ve hevkarê min Mihemed dîdarek di geldekiriya têrûtesta sebaratîrî ewan kesên ewan qaçaxçiyên ku bêguman qaçaxê bixwîna vî xelkî kirî bi dehan kes li vê keştiyê li kenaraviyên İtalya nuqum bû serin caburat keş. هەر سەبارەت بە نقوبوونی ئەو بەلەمەی ئیتالیا بەڕێز گەردوون عومەر عەوڵا لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا لەگەڵمانەکە 11 کەس لە خێزانەکەی بوونەتە قوربانی بەلەمەکەی ئیتالیا دوو خوشکی ئەویتیایە تەنیا 3 کەس ڕزگار کراون زانیاری ورد لەبارەی نقوبوونی و بەلەمە لای کاگەردوونە کاگەردوون بە وردی باسی چۆنیتی ڕووداوەکەمان بۆ بکە ڕووداوەکە چۆن ڕوویدا بەناوی خودای گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ خودای گەورە کە ئەوەی بەسەرهێنای بەڕاستی کۆسپێکی زۆر گەورە بوو ینی هەمومان لە حالەتێکی شۆک داین هەتا ئەو دەقەی ئێستاش بەڵام زۆر سپاسی ئەو کەسانی دەکەین کە ئەوڕۆ ئامادەبوونیان هەبوو لە ڕۆژی پرسەکەماندا و دەستخۆشی لە هەموو ڕاگەیاندن و تەواوی ئەو کەسان دەکەین کە یارمەتیان داین بەڵام لێرەدا زۆر ڕاستی هەن زۆر شت هەن کە خەڵکانێک نازانن یا پێ ئەگادار نین باشە باسیکە چی لەو شتانە ئەوە لەوەی دەست پێ دەکەم کە خانەوادەی من ئەو عیلانەی من ئەو خوشک و برایانەم کە پێزمانگە لە تورکیان تاکۆ ئەو دەقەی ئێستاش هەر بەڵێنی درۆیان پێدرا بەڵام کۆتا سەفەر لەلایەن قاچاقچیەکان ئەمە دیکۆمنتاری هەموو قاچاقچی و بەڵگەی هەموو ئیش و کارەکانی و شەوی ڕوودانی یەختەکە و ئەوانە هەمووی بە بەڵگە لە لای منە زۆر باشە توانی پێمان پیشانبەی ببینین کاگەردوون لە قاچاقچیەکان دەست پێ دەکەم کە ناوەکان دەهێنێن ئەوانە کۆمەڵێک چەرچینە بەڵام خاوەنداریەتی یەختەکە کۆتا ناوەکە من دەیان هینم لە یەکەم ناو دەست پێ دەکەم خدر باخیرە سامی گەردی ئارات ناوی ئەسلی یونس مرادیە شاه و بۆکانی ناوی ئەسلی ئەمیر سۆفی دوکچیە سیروان پیرۆت ڕەزەلوت پاپا عەباس چاوشین ئەوانە هەموو نەفەریان دایتە حەسەن دوکانیش ساحب خاوەن یەختە ئەوەش بەڵگە ناوەکان زۆر ناوەکان کاگەردوون تۆ ئەم کەسانە بە هۆکاری نقمبوونی کەشتیەکە زانیت کە کەسوکاری توی تێدا بووە وەکو خودی خۆم ئیشوکارەکانی ما لە ماوەی ئەو چەند مانگەی کە ڕوویدا لەدەست شاهۆ بۆکانی و ئارادی بوو بەڵام خەڵکانێک هەن وەکو من نەفەریان دایتە خدر باخیرەی سامی گەردی سیروان حەسەن پیرۆت ڕەزا عەباس کۆمەڵێک لەو لاوانە کە هەن نەفەریان وەرگرتیا وەکو چەرتی ئیشیان کردیە مامەڵەیان بەوانە کردی و فرۆشتیتیانەوە بەڵام ئەمن وەکو خاوەنداریەتی ئەو 11 نەفەریەی تەنها سکالای من لەسەر ئارات شاهۆ حەسەن دۆکانی خاوەن یەخا لەکوێ تۆبارەکەی کاگەردوون ئەمن لێرە سکالای لە وڵاتی ئیتالیا و لێرە لە پەرلەمانی ئەوروپا و پۆلیسی ئەنتەرپۆل و خانەوادەکەم هەمیان لە هەرێمی کوردستان لە ئەستەمبۆل لە تورکیا ئەوانە یەک بە یەک دەبی بە ئەویان بگەن ئەوەش دیکۆمنتاری ڕسمی وێنەی هەردوو شریکەکە شاهۆ بۆکانی ئارات ئێستا ئەو دوو بەڕێزە خۆیان ئەشار داوە لە ناوچەکانی بۆدرۆم
ناوچی شتری ئێستا بەو دەمەی بە خەیاڵم نایە بەڵام باش ئارات یەک دەقە بە باش بەڵێ ئەوانەی کە ئەمە کات گەردوون بۆستە خوای بۆستەیە با ئەوەی بدەم ئەو عنوانەی بدەم کاکە بەڵێ لە ئەستەمبول لە ئایسکلاند لە تابقی هەشت لەسەر دەرگای نووسراوە ئارات ئەوانە ئەوە نووسینگەی حواڵەی هەیە بەڵێ با ئەو ناوانە بدەم یان ئەو راپۆرتانە بدەم هەر کاتێک هەر پرسیارەکە شتە بوو ڕامگرە ئاساییە کاکە باش زۆر باش بەڵێ ئەوەش یەک لە قاچاقبەری بکە کە نەفەری یەک لەوانەی کە نەفەری دایتە حەسەن دۆکانی حەسەن دۆکانیش فەرموو ئەو کەسەیە کە بیناسن خاوەن یەخت بەڵێ ئەوەش فەرموو پاسەپۆرتی حەسەن دۆکانی خاوەن یەخت بەڵێ وە بەڵێ ئەوان حەسەن دۆکانی ئەوەش حەسەن دۆکانی خاوەن یەختەکە باش ئەوەش باشە کات گەردوون بەس ڕێم پێ بدە باش فەرموو ئەوەش ئارات کرماشانی فەرموو یونس مرادی نووسراوە ئارات کرماشانی لەقەبیتی یونس مرادی باش خاوەنەکەیتی کێ ڕێنمونی ئەو کەسانێک کرد کە لە ناو یەختەکەیا بوون ینی کیان لەگەڵا بوو لەو کاتەیە ڕێنمونیان کە بۆ شوێنی کەمە بەستیانە کەسیان لەگەڵا نەبوو هەر لە خۆ ڕۆشتن خۆیان دابەدەم دەریاوە براکەم ئەوانە هەتا پلیتی تیارەشان لێ وەرگیرا ئەو ڕۆژی ئەمن ئاگادار بوو ئەتا قسەم لەگە ئاراتی کرد ئەمن بەخۆم لە چاخانەی دانیشتن هەردوو زاوایەکەم قسەیان کرد ئەمە نزیکەی 5 دەفتەرمان لەولای ئەو ئارادەیە لەگەڵ شاهۆی پێکەوە چونکە زاوایەکەم بەدەست پارەیان دابوونێ بەڵێ باشە کات گەردوون بەدەمەوە هاتنی حکوومەت یارەمی کوردستان بۆ ئێوە چۆن بوو بۆ کەسوکاری ئەو قوربانیانە بەڕاستی دەستخۆشی ئەمە لە سەرۆکوەزیران کاک مەنسوور دەکەین بەڕاستی ئەوڕۆ دەستێکی زۆر باشی هەبوو لە سەردانی نەخۆشەکان کە وەفدە چینار وە بەڵێنیشی دایا لە بۆ ئەوەی کە جەنازەکانمان لۆ بگەڕێنتەوە زۆر سپاسی ئەو هەڵوێستە دەکەینەمە بەڵێ کاکە هەیە تێوە باسیکەی باسێ نەکرد بێ فەرموو ئەوەش ئیخێزانی ئارادی ئەمە دەتوانی ئەگەر شکایەت لەوانە بکەین هەمیان بەوانە دەگیرێن لە تورکیای بەڵام قاچاقچی ئەسلی کە ناوی حەسەن دۆکانیە ئێستا لە هەرێمی کوردستان دادەنیشتن لە ماوەی ئەو چەند ڕۆژەی لەگەر ئەو کارە ساتەی گەڕایتەوە لە ماری کەسەشی خۆی ئەشار داوە بۆ ئێمە وەکو خاوەن بنەماڵە ئەمن لێرە هەر دەستم بە شکایەتکردن لەوانە لە پەرلەمانی ئەوروپا لە ئیتالیا خوشکەکەم کە لەوەیە لە پۆلیسی ئەنتەرپۆل وە لە هەرێمی کوردستان براو کەس و کار و ئەو ئامۆزایانە هەر دەستن بەوەی کە شکایەت لەو قاچاقبارانە بەکۆی گشتی بکەن زۆر باشە تا چەندە هەوڵەدەی لەگەڵ حکوومەت یارمەتی کوردستان هەماهەنگی بکەی بۆ بەڵگانی کە لە بەردەستایە پیان ببەخشی بۆەوەی کە ئەو ئیجراتە پێویستانی کە پێویستە بیکەن لە هەرێمی کوردستان ئەوە خاڵێکی زۆر گرنگە چونکە ئەمە براو ئامۆزا و کاکێ عەبدوستار لەوێن دەرا
ئەمە ئەو بەڵگانە هەموو دەدەمە دەستیان ئیشکردنی وان لەسەرەوەی دەکرێتن کە ئەوانە چۆن تەسەڕف پێ دەکەن چۆن شکایەتەکەی دەکەن و زانیاریەکی تر کاک حەسەن دۆکانی 2 ساڵ پێش ئێستا 30 نەفەر لە دەست جەنابیان ئاینەوە ئەمری خۆیان کرد لە هەمان یعنی مسابقەی هەیە پێشتریش ئەو کابرایە. کاگەردون سوپاس بۆ تۆ بە ناوی کوردستان 24ەوە سەرخۆشی لە جەراب دەکەین ڕووداوێکی دڵتەزیێنە بێگومان بۆ هەرێمی کوردستان زۆر ناخۆشە. سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەڕێز گەردون عومەر لە فرانکفۆرتەوە لەگەڵمان بووی. سوپاس بامەدەبوونی بەڕێستان کاگەردون. زۆر سپاس.